ڕۆژەی سەلامەتی هاتوچۆ کە لەلایەن ڕێکخراوی تەندروستی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان مانگی یاری ئەمساڵ لەژێر دروشمی سەبر باژۆ ڕاگەیەنرا. ئەم مانگە بەشەکانی دیکەی پرۆژەکە دەست پێ یەکەن و تاوەکو کۆتایی ئەمساڵ بەردەوامە بن. پرۆژەکە ئامانج لێی کەمکردنەوەی مەترسی و ڕووداوەکانی هاتوچۆیە و لەو ماوەیەدا کەمپەینی بەرفراوانی هۆشیاری، توێژینەوەی زانستی، ڕایەنانی پیشەیی و چالاکی نێو کۆمەڵگا ئەنجامەدرێت. باش. لەسەر ئەم پرسە من میوانێکم هەیە، عەقید هێمن ئەمین گوتەبێژی هاتوچۆی هەولێر کە لە ستۆدیۆ لەگەڵمانە. جەنابی عەقید بەخێر بیت. زۆر سوپاس. بۆچی بیرتان لەم پرۆژەیە کردەوە؟ خۆی ڕووداوی هاتوچۆ لە هەموو وڵاتانی جیهان هۆکارێکە بۆ گیان لە دەستدانی خەڵک، هۆکارێکە بۆ ئەوەی کە ژێرخانی ئابووریش بەرەو لاوازبوون ببە. ئێمەش هەرێمی کوردستان بەڕاستی کاریگەری ڕووداوی هاتوچۆ لەسەر کۆمەلگا هەبووە. خەڵک بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستداوە، خەڵک بەهۆی ڕووداوی هاتوچۆ بریندار بوو کە ئەندام بووە، هەروەها زەرەری ماڵیشی کردیە. ئەرکی حکوومەتە کە سەلامەتی ڕێگاوبان و هاتوچۆ بپارێزی، گیانی هاوڵاتیانی خۆی بپارێزی. ئەمەش لە ڕێگای ئەوە دەکرێت کە ئێمە هەوڵ بدەین هۆشیاری بڵاو بکەینەوە لەگەڵ خەڵک. خۆشبەختانە ڕێکخراوی لوتکەی تەندروستی کوردستان کە ئەم پرۆژەی ڕاگەیاند و وەزارەتی ناوخۆ زۆر بە خۆشحاڵیەوە پرۆژەکەی سەپۆرت کرد و ئێمە هاتوچۆی پارێزگاکانی هەرێمی کوردستان هەمومان بەیەکەوە هاتیم ناو پرۆژەکە و ئامانجمان بوو بۆ ئەوەی خەڵکی خۆمان، هاوڵاتیانی خۆمان چیتر خوێنی گەنج و لاوانی ئەم وڵاتە ئەم سامانە مرۆیە بە هەدەر نەڕوا، خوێن نەڕژێ لەسەر شەقامەکاندا. هەرچەندە لە سەرەتای دەستپێکردنی ئەم کابینەیەشەوە بەڕاستی زۆر گرنگی بە سێکتەری هاتوچۆ داوە، هەم لە بواری نۆژەنکردنەوەی شەقامەکاندا، اینجا دروستکردنی شەقام و ڕێگاوبان و هەروەها ئەو هۆکارانی کە دەبنە هۆی کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ، وەک دانانی کامێرای چاودێری، وەک ئەو کەرستە و پێداویستیانی کە پۆلیسی هاتوچۆ پێویستی پێ بۆەوەی ئەرچی ڕێخستنی شەقام بە جوانی ئەنجام بدات. ئەو هەمووی لە پێناوی ئەوەیە کە ژیانی هاوڵاتیانی ئێمە سەلامەت و پارێزراو بێ، حکوومەت بتوانێت هاتوچۆیەکی ئارام و سەلامەت بۆ هاوڵاتیان دابین. من نەزانی بۆم پرسیارم لێ کردی وتم بۆچی ئەم پرۆژەیە، کە گفتوگۆی ئەوەمانە کرد کە ئەمڕۆم تەوەرەمان هەیە کە میوانێکمان هەیە لەسەر بابەتی ئەم پرۆژەیە سەبر باژۆ. یەکێ لە هاوکاران قسەیەکی کە وتی بۆ کامێرەی هاتوچۆ، کامێرەی چاودێری هاتوچۆ یەڵێت یعنی سەبر نەبین. مەقسەدەکەم ئەوە بوو، ئایا سەر ڕایدانانی کامێراکانی هاتوچۆ هێشتا خەڵکانێک ماوە کە پەیوەست نابێت بە بڵێن ڕێنمایەکانی؟ بەڵێ بەتەکید خەڵک هەیە پابەندی یاسا نابێ، خەڵک هەیە تا ئێستا لە شەقامەکاندا خێرا لێ دەخورێ، تیژ لێ دەخورێ، سەرکێشی دەکا، جگەلەوە مەسەلەن مەشغوڵە لە کاتی لێخوڕیندا، مۆبایل بەکاردێنێ. ینی زۆر سەرپێچیتر هەیە کە شوفێران ئەنجامی دەدەن. ئەم سەرپێچیانە هەر هەمویان ئەگەری ئەوەی هەیە ڕووداوی هاتوچۆی کارە ساتباری لێ بکەوێتەوە. زۆر باشە. میکانیزمی جێبەجێکردنی ئەم پرۆژەیە چۆن؟ ئێمە زانی 5 مانگی پێچە، بەڵام ئێوە لە ماوەی 5 مانگە چییە؟ خۆی ئەم پرۆژەیە کە لە مانجی ئابەوە دەچێتە بواری جێبەجێکردن و بە فراوانی چالاکیەکانی خۆی ئەنجام دەدا، بە چەند قۆناغێکدا دەڕوا. ئەوەی کە زۆر گرنگە کە لە مانگەدا ئەنجام دەدرێ قۆناغی هۆشیاری میدیاییە. ئێمە هەوڵ دەدەین هاوڵاتیان ئاشنا بکەین بە هۆشیاری هاتوچۆ، بە ئاستی ڕۆشنبیری هاتوچۆیان بەرز بکەینەوە، لە میدیا بە شێوازێکی چڕوپڕ هەڵمەتەکە ئەنجام بدەین، گرتە ڤیددیۆیی پیشان بدەین، لێخوڕینی خەڵکانی تر پیشان بدەین کە سەرپێچی دەکەن و لە ئەنجامدا تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن و گیان لەدەست دەدەن. ئێمە وا دەکەین لە ڕێگای میدیاوە ئەم شتانە پێشانی خەڵک بدەین. وە لە قۆناغەکانی تریشدا بۆ نمونە چالاکی ناو کۆمەڵگای تێدایە، چەند چالاکیەک دەکرێت، وەک ئەوەی مەسەلەن شوفێری ماتۆسکیلەکان پێیان دەڵێن کە ئێوە دەبێ ئەوانە ئەو پارێزبندیانی گیانی خۆتان وەکو کوڵاوی سەر و ئەژنۆ پارێز و مەچەک پارێز و ئەوانە بەکاربێنن. ڕێژەیەکیش لە شوفێران پێیان دەدرێ وەکو هەدیە. ئینجا بەستانی کوشتنی منداڵ کە زۆر گرنگە لە وڵاتی ئێمە تا ئاستێکی باش فەرامۆش کراوە، کەمێک لە شوفێران بەکاری دەهێنن، ئەوەیان زۆر شتێکی باشە، ڕەنگە ڕێژەیەک ئەو هات
بەسەر خەڵکدا بەش دەکرێت و ئاگاداری دایکان و باوکان دەکرێتەوە ئەو مناڵانەی تەمەنیان بچووکە نابێت لە پێشەوەی ئۆتۆمبیل دابنیشیان کۆمەڵێک چالاکی لەو بابەتانە دەکرێت کۆنفرانس دەکرێت توێژینەوەی زانستی دەکرێت بەراوردکاری داتایی دەکرێت زۆر شتی تر لە ڕووی مەیدانیەوە چی تایە بۆ شۆفێران یعنی شۆفێر لە ڕووی ئەزانی ڕێنمایی ڕەنگە گرنگ بێ بەڵام ڕەنگە هەموو کەس ڕێنمایی وەرنەگرێ بەڵام کە تۆ لە شوێنەکە بە مەیدانی شۆفێرەکە ینی گیان کۆمەڵە شۆفێر بەیەکەوە کۆکەیتەوە تیان گێنیت مەرجەکانی تون و تۆڵی و سەلامەتی و ئەمانیان تێگەێنیت بۆ نمونە یەکێک لە چالاکیەکانی ئەم پرۆژەیە لە شاری هەڵەبجەی خۆشەویست بە بەشداری 500 کەسی خۆبەخش ئەم چالاکیە دەکرێت لۆگۆکان و هێما و نیشانەکانی هاتوچۆ و برۆشۆر تەوزیع دەکرێت ینی ئەو جۆرە چالاکیانی زۆر تێدایە بۆ ئەوەی بتوانین پەیامەکە دابەزێنینە ناو کۆمەلگا و بە تایبەتیش چینی شوفێران و جگە لەوەش هەر فۆکسەکە لەسەر شوفێر نییە چکە ئێمە دەزانین سیستەمی هاتوچۆ بریتە لە شوفێر سەرنشین پیادە ینی ئێمە ئەگەر شوفێر نەبین سەرنشینین ئەگە سەرنشین نەبین پیادە ڕۆینە هەمومان سیستەمی تەواوکاری سیستەمی هاتوچۆی لە بۆیە پێویستە هەر هەمومان ئەم زانیاری و ئەم ڕۆشنبیری هاتوچۆیەمان هەبێ تەنانەت لە قوتابخانەکان لە سەرەتاییەکان هەتا لە باخچەی ساوایانیش ئێمە ئامانجمانە کە بچین هۆشیاری بە گوێرەی ئاستی تەمەنی ئەو منداڵانە ینی زۆر گرنگە تۆ بتوانانی منداڵێک وا فێر بکەی کاتێک باوکی لە کاتی لێخڕین مۆبایل بەکاردەهێنێت منداڵەکە ئاگاداری بکاتەوە باوەجیان ئەم مۆبایلەدانە یان ئەگەر خۆی نەبەستاوە منداڵەکەی ئاگاداری بکاتەوە بە زمانێکی شیرین پێی بڵێ من نامەوێ بمرم هاوسەرەکەی پێی بڵێ دایکەکە باوکەکە بە منداڵەکانی بڵێ هێواش لێ بخڕە بۆ ئەوەی سەلامەت بین بۆ ئەوەی نەمرین زۆر باشە هەڵبەت کۆمەڵی ڕێوشوێن و ڕێکاری تر گیراونەتە بەر پێشتر بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ بەڵام ئەگەر ئامارێ شتێکی لا بێت بەراوردکاری بێ لە نێوان بە تایبەتی پێش دانانی کامێراکانی تیژڕۆیی لەگەڵ دوای دانانی کامێراکانی تیژڕۆیی ئەگەر شتێکی وە لایە یان بەراوردکاریەکەی لا بێت بەڵێ ئینجا پێشێکێکی بچووک بۆ ئەوەی بۆ هاوڵاتیان ڕوونتر بێ ساڵانە لە جیهان ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەم ئامارەی بڵاو کردوێتەوە 1,119,000 کەس ئەو لە ساڵی 2023 بڵاوی کردەوە بەهۆی ڕووداوی هاتوچۆ دەبرن یعنی ڕێژەیەکە زۆرە و لە هەرێمی کوردستاندا وەزارەتی تەندروستی ئامارێکی بڵاو کردەوە هۆکارەکانی مردنی دانا یەکێک لە هۆکارەکان ڕوودا و ڕووداوی هاتوچۆیە ینی کەواتە ئەم مەترسیە هەیە بۆیە من ئامارێکم پێەیە ئامارەکەی ساڵی 2010 تایبەتە بە شاری هەولێر لە ساڵی 2010 1333 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە 1394 کەس بریندار بووە بەم ڕووداوە 265 کەس گیانی لەدەستداوە بەڵام لە ساڵی 2014 ئەنجا پێشەوەی بێمە سەر ئاماری 2014 ڕێژەی ئۆتۆمبیل لە 2010 زۆر زیاتر بووە تا 2024 چونکە چەند ڕێژەی ئۆتۆمبیل زیاتر بێ ئەگەری ڕوودانی هاتوچۆ نسبە و تەناسوبە لە حسابات حسابی بۆ دەکرێت سەرڕای ئەوەی کە زۆر ڕێژەی ئۆتۆمبیلیش زیادی کردیە 2024 بەڵام 709 ڕووداوی هاتوچۆ لە هەولێر ڕوویداوە 1437 کەس بریندار بووە 98 کەس گیانی لەدەستداوە ینی لە 2010 سەرڕای ئەوەی ئۆتۆمبیل ژماری کەم بوو 265 کەس گیانی لەدەستدا بوو بەڵام لە 2024 98 کەس گیانی لەدەستداوە سەرڕای ئەوەی ڕێژەی ئۆتۆمبیل زۆر زیادی کردووە لە چاو ساڵی 2010 ئەم ئاماژەیە بۆچی دەگەڕێتەوە ئەم کابینەی حکوومەت ئەم کابینەی نوێیە و بەڕێز سەرۆکی حکوومەت زۆر گرنگی بە لایەنی هاتوچۆ داوەکو لە سەرتاش باسمان کرد ئەم ڕێکارانەی کە هاتوچۆ ئەنجامی داوە بووە بە هۆکاری ئەوەی کە ڕێژەی مردن کەم ببێتەوە بەهۆی ڕووداوی هاتوچۆ کە ئەمە ئامانجە سەرەکیەکەیە کە ڕێژەی ڕووداوی هاتوچۆ کەم ببێتەوە کە چیتر سەر و ماڵ و گیانی هاوڵاتیان سەروەتی مرۆیی ئەم کۆمەلگایە بە ڕووداوی هاتوچۆ لە ناو نەچێت چونکە ڕووداوی هاتوچۆ مەترسیە لەسەر هەر هەمومان ینی بۆ نمونە ڕەنگە لە کەسێکی لە هەموو پیشەکان مامۆستایەکی زانکۆ مامۆستایەکی ئاینی ئەندازیارێک کەسێکی کاریگەری ناو کۆمەلگا پیشەگەرێک هەمومان مەترسی ئەوەمان لەسرە کە بە ڕووداوی هاتوچۆ لە ناو بچین ینی تۆ ئەگەر
کەسێکی پیشەگەر لە دەست بدەی بە ڕووداوی هاتوچۆ ڕەنگە 20 ساڵ پێویستە بۆ ئەوەی ئەم کەسە دروست بکەیەوە بەڕاستی ئەمە کاریگەری زۆر لەسەر کۆمەلگا دەکا کە خەڵکانێک لە هەموو چین و توێژەکان بە ڕووداوی هاتوچۆ لە ناو دەچن بەڕاستی ئەمە جێیداخە بۆیە ئەم هەنگاوە هەنگاوێکی پیرۆزە کە حکومت ئەنجامی دا و گرتووەتیە بەر ئامانجەکە شتەیدا سەلامەتی گیانی هاوڵاتیانە زۆر باش لەم پرۆژەیە من تێبینیەکەم هەبوو دوو شێواز تیژڕۆیی لە نێو شەقامەکانە هەیە کە زۆرجار کێشە و گرفتیان لە یەکەوێتەوە بۆ نمونە لە شەقامێکە دیاری کراوە کە ١٠ ئاخر مەودای ڕۆشتنە لە دەسە چەپ و لە دەسە ڕاست ١٨ هەیە ماتۆرسکێل پەیوەست نابن بەم سرعەتەوە بەم تیژیدا یان ئەو سرعەتەی دیاری کراوە هەروەها ئەوانەی گەشتیارن ژمارەکانی جنوب یان با بڵێن ناوەڕاست و خواروی عێراقن یعنی من جاری وا هەیە لەم 120 ئەڕۆمەوە بۆ ماڵەوە سیارەیە کەوتۆتە شوێنم بە فولایت من 100 ڕۆم یانی ئێ باشە خۆم لایەم تی ئەپەڕێ لە من 150 ئەڕوا ئەمانە بۆ تا ئێستا نەتوانراوە ئیجرعاتیان لەگەڵا بکرێت بۆ ئەوەی ئەوانیش پەیوەست بن بۆکو خەڵکی هەرێمی کوردستان و سریش لە ئێمە تێکنێ لە ناو شەقامەکان ئەم نیگەرانیی تۆ نیگەرانی زۆربەی هاوڵاتیان و دانیشتوانی شاری هەولێرە بەڵام چێ دەڵێ ئەوانە ئیجرعاتیان لەگەڵ ناکرێت بەڵێ بە تەئکید ئەوانیش هەموو ئۆتۆمبیلەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئینجا ئیشارەکانی ناوەڕاست و خواروی و عێراق بن یان ئی وڵاتانی تر بن هەر هەمویان کاتێک سەرپێچی ئەنجام دەدەن ئەوانە ئیجرعاتیان لەگەڵ دەکرێت بە تایبەتی ئەوانەی دەرەوەی هەرێمی کوردستانن لە خاڵە سنووریەکاندا دووبارە چێک دەکرێتەوە هەر سەرپێچێکیان ئەنجامدا بێت ئەوە سزاکەیان لێوەردەگیرێت و ئەوانەی تایبەت بە شارەکانی خواروو ناوەڕاستی عێراقیش ئێمە هۆبەیەکی تایبەتمان هەیە هەر هەمویان فایلی کاتیان بۆ دەکرێتەوە ئەو سەرپێچیانەیان هەمووی تۆمار دەکرێت و هەر کاتێک ئەوانە دەست پۆلیسی هاتوچۆ دەکەون دەبێت پاکانەی خۆیان بێنن دەبێت ئەم سەرپێچیانی کە ئەنجامیان داوە هەر هەمووی سزاکانیان بدەن و چەندان خەڵکیش سزادراوە ئەوە نییە گەر ئۆتۆمبیلەکەی ژمارە هەرێمی کوردستان نەبێ وەک بەرزەکی بانان بۆی دەربچێ و هیچ لێپرسینەوەی یاسایی لەگەڵ نەکرێت بەڵێ بە تەئکید لێپرسینەوە لەوانیش دەکرێت بۆ ئەوەی هاوڵاتیانی ئێمە وا نەزانن تەنها حکومت دانیشتوانی هەرێمی کوردستان سزا دەدا و کەسی خەڵکی بیانی بە ئارەزوی خۆیان سزا دەکەن سزا بڵێن سەرپێچی دەکەن و سزا نادرێن نەخێر ئەوانیش سزا دەدرێن و ئەو سەرپێچیانی ئەنجامیاندایە هەمووی سزاکەیان لێوەردەگیرێت سەبارەت بە ماتۆڕەکانیش تخوا ببوورە بە ئەوەش ئەگەر کات هەبێ باسی بکەم سەبارەت بە ماتۆر بابەتێک بوو ینی واقعێک بوو لە کوردستاندا دروست بوو بوو خەریک بوو بەرەو ئەوە دەچوو کە لە کۆنتترۆل دەربچێ بەڵام خۆشببختانە وەزارەتی ناوخۆ ڕێنمایی تایبەتیشین بەم بابەتە دەرکردووە لە 12/2 ئەم ساڵدا ڕێنمایەکی تایبەت دەرچوو بۆ ڕێکخستنەوەی کاری ماتۆر و لێخوێنی دیلیڤەری بە ماتۆر ڕێنماییەکە دەرچوو پێشان خەڵک گلەیی لەوە دەکرد کە لە کوردستاندا ماتۆر ژمارە ناکرێت و تۆمار ناکرێت ئەمەیان ڕاست نییە ئێستا چەندین شوێن هەیە ماتۆر ئەو ماتۆرانەی کە تۆمار دەکرێن دەبێت بە خاڵە سنووریەکان داهات بن ئەو ماتۆرانە تۆمار ناکرێن کە کوالێتەکانیان باش نییە و بە خاڵە سنووریەکان دانەهاتوون و هەروەها گلەی ئەوە هەبوو دەیان گوت گوایە لە هاتوچۆ مۆڵەتی شوفێری نادرێتە بە شوفێری ماتۆر ئەمەشیان وانە لە هاتوچۆ ئێمە مۆڵەتی شوفێری لە تەمەنی 16 ساڵی دەدەینە ئارەزوومەندان ئەوەشیان هەر هەمووی ڕێک دەخرێتەوە کاری ماتۆریش ڕێک دەخرێتەوە و ڕێگاش نادرێت چیتر کۆمپانیەکانی دیلیڤەریش خەڵک هەراسان بکەن خەڵک بێزار بکەن لە هێماکانی هاتوچۆنەوەسن ئەوانیش سزا دەدرێت زۆر باش ئاخید هێمن ئەمین گوتە بێژ هاتوچۆی هەولێر زۆر سپاس بۆ بەڕست زۆر سپاس بۆ ئێوەش